جوتیارێکی نمونەی لە سنووری ناحی سەنگاو 16 جۆر کاهوو بەرهەم دەهێنێت. شێخ جەمال جوتیارێکی نمونەیە ئەو ساڵانە داهێنانی جیاواز لە بواری کشتتوکاڵیدا دەکات. بۆ ئەم ساڵ 16 جۆر کاهووی بەرهەم هێناوە. 16 جۆر کاهوومان هێنا کوردستان و لێشمان قسە بازارەوە ئەم ساڵ 4 جۆری تازە کە لە دەرەوەی وڵاتیش تازەیە تازەگەریە. بۆ نمونە ئەمەی دەسم یەکێکە لەوانە ئەمە لە ئەسڵا پێوترێت کە لەرمی سینی بەڵام ئەمە ئێستا بۆ یەکەم جار ئەمە لە ئەوروپایش و لە وڵاتانی دەرەوە هەیە. ئێمە ئەم ساڵتوانیمان تۆکەیمان دەستکەوێت لە ڕێی خۆشەویستانەوە ئێمە هێناومانە. ئێستا بۆ ساڵی داهاتوو ئەمانەوێ بە ڕێژەیەکی باش بیخێنە بازارەوە لەبەرەوەکە تۆکەی زۆر گران بوو نەمانتوانی زیاتر بێنین ئەوە نەمان هێناوە بۆ ئەوی بتوانین ئەگەر بتوانانی تۆکەی وەرگرینەوە لەگەڵ ئەوەشا ئێمە خۆشمانتوانین دەستکاری بکەین. جوتیارە نمونەیەکەی سەنگاو خۆشحاڵەکە ئەم ساڵ داهێنانێکی دیکەی خستۆتە سەر خەرمانی داهێنانەکانی ساڵانی ڕابردووی. ئێمە کشتتوکاڵ بۆ بەشێ لە ژیانمان بۆیە سەرقاڵی ئەوەین دایم خزمەتی کەرتی کشتتوکاڵکەین و بتوانین بەم بەرهەمە جوانانە کردی کشتتوکاڵ لە کوردستانە بڕازێنەوە هەرچەند ماندوو ئەبین و ئەوانە بەڵام ئێمە کە ڕۆژانە یەنە ناو کێڵگەکەمانەوە لە دڵمانەکرێتەوە و پێمان خۆشە و وەکو ئەوە وایە کە سەیری شتێکی جوان بکەین ئێمە سەیری کێڵگەکەی خۆمانەکەین و سەری ئەو بەرهەمانەیەکەن کە خۆمان بەرهەمێنین. ئینشاءڵڵا مژدەیە دەم بە جوتیاران ئەوانەی کە خولیای ئەم جوارانن ئیشاڵا ساڵانی داهاتوو تۆکەشی ئینشاڵا پشت بەخوای گەورەی خێنە بازار. وەگە جوتیارە نمونەیە باسی لێوە دەکات ئەو کاهوانەی بەرهەمیە ناون بەشێکیان بۆ جاری یەکەمە لە هەرێمی کوردستان بەرهەم دێن و هەموو چێژێکی تایبەتیان هەیە و بۆ جەستەی مرۆڤ بە سوود و پڕچێژن. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی سەنگاو.